سڵاوتان لەبێت شیرینەکانم بە هیوام هەمووتان باش بن. گوڵەکانم ئەمڕۆژ لە وانەی کوردیدا وانەیەکی نوێ دەخوێنین. بەڵام گوڵەکانم پێویستە وەک هەمیشە هەرێک لە ئێوە پێنووس و دەفتەر و پەرتووکی کوردی دەربێن و ئامادە بن بە وانەکە. گوڵەکانم ئەمڕۆ بابەتێکی جیاواز ئەخوێنین، وانەیەکی جیاواز دەخوێنین. ئەویش چییە؟ مۆسیقا. مۆسیقا. شیرینەکانم هەرێک لە ئێمە ئەزانین کە مۆسیقا چییە، بەڵام ئەمڕۆ بە شێوازێکی دیکە باز لە مۆسیقا دەکەین و بە هەندێک لە ئامێرەکانی مۆسیقا ئاشنا دەبین. واتە بە هەندێک لەو ئامێرانەی کە دەنگ و ئاوازێکی تایبەتیان هەیە، دەنگ و ئاوازێکی تایبەت دروست دەکەن ئاشنا دەبین. باشە، و من وەک هەر وانەیەکی دیکەی کوردی سەرەتا خۆم وانەکەتان بۆ دەخوێنمەوە، بەڵام پێویستە ئێوەش زۆر بە جوانی پەنجە بکەنە سەر بشەکان تاوەکو بزانم من چۆن ئەو شانە دەخوێنمەوە. و ئێستاش با دەست پێ بکەین. مۆسیقا. مۆسیقا ئەمە ناوی بابەتەکەمانە، ناوی بابەتی ئەمڕۆمانە. مۆسیقا ئەو دەنگ و ئاوازە خۆشانەیە کە لەگەڵ گۆرانی و شایی و هەڵپەڕکێ و بۆنەکان لێ دەدرێت. لە ئامێرەکانی مۆسیقاوە دەردەچێت و هەستی مرۆڤ دەجوڵێنێت. خۆشی و شادی دەخاتە دڵی مرۆڤەوە و بەختیار و دڵخۆشی دەکات. باشە، لە دوای ئەوە واتە لە خوارەوەی لاپەڕەکەمان لە خوارەوەی لاپەڕەکەماندا چەند ئامێرێکی مۆسیقای نووسیوە، واتە ئەمانە چەند جۆرێکی ئامێری مۆسیقان گوڵەکان. ئەم ئامێرە مۆسیقانە بەسەر سێ جۆردا دابەش دەبن. بەسەر سێ جۆردا دابەش دەبن. یەکەمیان ئامێرە پێستەییەکان. پێستەییەکان واتە ئەو ئامێرانن کە لە پێستی ئاژەڵەکانەوە دروست دەکرێن، واتە پێستی ئاژەڵەکان بە جۆرێک لە جۆرەکان خۆش ئەکرێت و ئەو ئامێرانەی لێ دروست دەکرێت کە دەنگ و ئاوازێکی زۆر خۆش و تایبەتیان هەیە. باشە، جۆری دووەمیان چییە؟ ژێدارەکان. ژێدارەکان ئەم جۆرە واتە ژێدارن، دەیژەنین بەم شێوەیە، وەک چی؟ کەمانچە، عود، گیتار، کە دواتر گوڵەکانم هەرێکیان وێنەی زیاترتان نیشان ئێم و زیاتر لەسەری دەدوێن. باشە، جۆرەکانی تر چین؟ فودارەکان. فودارەکان. فودارەکان واتە کەم ئامێرانن، ئەو ئامێرانن کە بە فولێکردن دەنگ و ئاوازێکی خۆش دروست دەکەن. وەکو چی؟ وەکو زۆرنا، شمشاڵ، باڵەبان. باشە گوڵەکانم، ئەمانی کە دەیبینن کۆمەڵێک ئامێری مۆسیقان کە هەرێکیان دەنگ و ئاوازێکی زۆر خۆش و تایبەتیان هەیە. ئێمە ئامێری مۆسیقای ترمان زۆر زۆرە، ئامێری تر زۆر زۆرە، بەڵام لەم وانەیەماندا تەنها ئەوەندە باس کراوە. منش هەندێکی ترتان بۆ باس دەکەم لە دواتردا. باشە، کەواتە گوڵەکانم وە گوتمان ئێمە ئەمڕۆ باس لە چی دەکەین؟ باس لە مۆسیقا دەکەین. با بزانین مۆسیقا چییە؟ گوڵەکانم، مۆسیقا کۆمەڵێک دەنگ و ئاوازی تایبەتن. باشە، ئەم ئاواز و دەنگانە خۆشی و شادی دەخاتە دڵی مرۆڤەوە و هەندێک جاریش دەبێتە هۆی ئارامبوونەوەی مرۆڤەکان. واتە مرۆڤێک کاتێک هەست بە تەنیایی یان هەست بە بێتاقەتی یان هەر جۆرێکی تر بکات، گوێ لە ئاوازێک دەگرێت و ئارامی دەکات و خۆت دڵخۆشی دەکات. باشە گوڵەکانم، ئەم دەنگ و ئاوازە خۆشانە لە چەندین شتا دەتوانین بەکاری بێنین. وەک گوتمان دەکرێت لە بۆنە ئاهەنگەکانە بەکاریان بهێنین، دەتوانین لە بۆنە ئاینیەکانە بەکاری بهێنین، دەتوانین بۆ ئارامبوونەی مرۆڤەکان بەکاری بێنین، دەتوانین بۆ گۆرانی بەکاری بهێنین و بۆ چەندان شتی دیکە دەتوانین ئەم ئاواز و دەنگ خۆشانە بەکار بهێنین. بەڵام گوڵەکان، دەنگ و ئاوازی تایبەت مەرج نییە هەر لە ئامێرەکانی مۆسیقاوە دروست ببن. کۆمەڵێک دەنگ و ئاوازی تایبەتمان هەیە کە پێویستیان بە ئامێر نییە تا دروست ببن، بەڵکو ئەم دەنگ و ئاوازانە هی سروشتن، واتە لەلایەن سروشتەوە دروست دەبن. وەک چی؟ کە وەک دەنگی خوڕەی ئاو. کاتێک گوێمان لە دەنگی خوڕەی ئاو ئەبێت هەست بە ئارامی ئەکەین. باشە، وەک چی دیکە؟ وەک دەنگی باران. وەک دەنگی باران کاتێک کە گوێمان لێ دەبێت هەست بە ئارامێکی زۆر دەکەین، خۆشیمان پێدەبەخشێت. باشە، وەک چی دیکە؟ وەک دەنگی با کاتێک دەیدات لە گەڵای دار و درەختەکان ئاوازێکی زۆر خۆش دروست دەکات. باشە، و هەروەها دەنگی چیمان هەیە؟ دەنگی ئاژەڵ و دەنگی
باڵندەکان کاتێک جریوەجی و دروست دەکەن و لەگەڵ دەنگەکانی تری سروشتا تێکەڵ ئەبن ئاوازێکی زۆر خۆشمان بۆ دروست دەکەن کە ئارامێکی زۆر بە مرۆڤ دەبەخشێت. کاتە گوڵەکانم ئێمە دەنگ و ئاوازی سروشتیشمان هەیە کە پێویستی بە ئامێر نییە و لەلایەن سروشتەوە دروست دەبێت. باشە گوڵەکانم وتمان ئەو مۆسیقانی کە لای مرۆڤ دروست دەکرێن بەهۆی کۆمەڵێک ئامێرەوە دروست دەبن کە هەر یەکەیان بە جۆرێک لە جۆرەکان دروست کراون و ئاوازێکی تایبەت دروست ئەکەن کە هەندێک جار بە تەنیا ئاوازێکی خۆشیانێ و هەندێک جاریش ئاوازی کۆمەڵێک لە ئامێرەکان تێکەڵ ئەکەین و ئاوازێکی تری زۆر تایبەت و خۆشمان بۆ دروست دەبێت. باشە با بزانین ئامێرەکان وەک چی وتمان کە ئامێرەکانی مۆسیقا بەسەر سێ جۆردا دابەش دەبن. یەکەمیان ئامێرە پێستەیەکان، دوومیان ئامێرە ژێدارەکان، سێمیان ئامێرە فودارەکان. یەکەمیان ئامێرە پێستەیەکان وەکو چی؟ وەکو دەهۆڵ گوڵەکانن. ئەمە وێنەی دەهۆڵە. ئەمە وێنەی چەند جۆرێکی دەهۆڵە. وتمان ئامێرێکی پێستەیە لە پێستی ئاژەڵەکانەوە دروست دەکرێت و دەنگێکی زۆر خۆشی هەیە. باشە زیاتر بۆ بۆنە و ئاهەنگەکان بەکاردەهێنرێت. باشە واتە کاتێک بۆنە و ئاهەنگێکمان هەبێت لە پێشترا زۆر بەکار هاتووە دەهۆڵیان هێناوە و ئاهەنگەکەیان پێکردووە. باشە گوڵەکانم با بزانین وەک چی دیکە؟ ئامێرە پێستەیەکان وەک تەپڵ. ئەمە وێنەی چەند جۆرێکی تەپڵە. باشە تەپڵیش جۆرێکە لە ئامێرە پێستەیەکان کە لە پێستی ئاژەڵەکانەوە دروست دەکرێت و دەنگێکی زۆر خۆش و تایبەتی هەیە. باشە چی دیکە؟ وەک دەف. گوڵەکان دەف ئەویش ئامێرێکی مۆسیقایە کە لەلایەن پێستی ئاژەڵەوە دروست دەکرێت بەهۆی پێستی ئاژەڵەوە دروست دەکرێت کە ئەویش دەنگێکی زۆر خۆش و تایبەتی هەیە. لە بۆنە و ئاهەنگەکان بەکاردەهێنرێت و هەندێک جاریش لە بۆنە ئاینیەکانیشدا بەکارهێنراوە. واتە لە پێشتر لە بۆنە ئاینیەکانیشدا بەکارهێنراوە. باشە با بزانین جۆری دووەمیان. جۆری دووەمە ئامێرە ژێدارەکان. ئەو ئامێرانن کە دەیانژەنین. باشە یەکێک لەو جۆرە ئامێرانە چەند جۆرێکە لە ئامێرە ژێدارەکان کە دەیژەنین. ئەمە چەند جۆرێکی ئامێری چەنگە، چەند جۆرێکێتی و کە کاتێک دەیژەنیت ئاوازێکی زۆر تایبەت و خۆشمان بۆ دروست دەکات. با بزانین ئامێرە ژێدارەکان وەک چی دیکە؟ ئامێرە ژێدارەکان وەک گیتار. وڵەکان گیتار یەکێک لەو ئامێرانی کە زۆر باوە، زۆر کەس حەز بە ژەنینی دەکات و دەنگێکی زۆر تایبەت و خۆشی هەیە. باشە ئامێرێکی دیکە چییە؟ چەلۆ. چەلۆ لە شکلی ئامێری کەمانچەدا بەڵام بە شێوازێکی گەورەتر و بە شێوازێکی جیاوازتر دەژەنرێت کە ئەویش ئاوازێکی زۆر خۆشی هەیە و زۆر تایبەتە. باشە با بزانین وەک چی دیکە؟ ئامێرە ژێدارەکان وەک کەمانچە زۆر باوە. یەکێکە لەو ئامێرانی کە زۆر باوە، زۆر کەس حەز بە ژەنینی دەکات و ئاوازێکی زۆر خۆش و تایبەتی هەیە. باشە ئامێرێکی ترمان چییە؟ پیانۆ کە من زۆر حەز لە پیانۆ دەکەم، زۆر حەز بە دەنگی پیانۆ دەکەم. یەکێکە لەو ئامێرانی کە دەنگێکی زۆر خۆش و تایبەتی هەیە. باشە گوڵەکانم با بێنە سەر جۆری سێمیان. جۆرێکی ترمان وتمان سێم جۆرمان چییە؟ ئامێرە فودارەکان. گوڵەکانم کۆمەڵێک ئامێرمان هەیە کاتێک فویان پێدا دەکەین ئاوازێکی زۆر خۆش و چێژبەخش دروست دەکەن. با بزانین وەکو چی؟ وەکو کلارنێت. گوڵەکانم کلارنێت یەکێکە لەو ئامێرانی کە فوی پێدا دەکەین و ئاوازێکی زۆر خۆش و چێژبەخش دروست دەکات کە چێژێکی زۆر بە مرۆڤ دەبەخشێت. باشە ئامێرێکی ترمان چییە؟ زۆرناژێکێکە لەو ئامێرانی کە بەهۆی فوی پێداکردنەوە ئاوازێکی زۆر خۆشمان بۆ دروست دەکات کە لای خۆمان لە پێشتردا ئەم ئامێرە زۆر بەکار هاتووە. ئەم ئامێرێکێک بۆ لەو ئامێرانی کە لای خۆمان زۆر بەکاریان هێناوە و زۆر چێژیان لێی وەرگرتووە. جگە لەمانە کە من لێرەدا وێنەی نییە ئامێرێکی ترمان هەیە ئەویش شمشاڵە. شمشاڵیش هەرێکێکە لە ئامێرە فودارەکان کە فوی پێدا دەکەین و ئاوازێکی خۆش دروست دەکات و لە لای خۆمان زۆر بەکاریان هێناوە و زۆر چێژیان لێی وەرگرتووە. باشە گوڵەکانم کەواتە ئێمە
لەوانەی ئەمڕۆماندا ئەوە فێر بووین کە مۆسیقا کۆمەڵێک ئاواز و دەنگی تایبەتن کە لەلایەن کۆمەڵێک ئامێری تایبەتەوە دەردەچن و مرۆڤ خۆشی و چێژێکی زۆریان لێ وەردەگرێت. بەڵام وەک گوتمان جگە لەوەی کە مرۆڤ چێژ و خۆشێکی زۆری لێ وەردەگرێت و دەبێتە هۆی ئارامبوونەوە، مرۆڤ دەتوانێت لە چەندین بۆنە و ئاهەنگ و بۆنە ئاینەکاندا ئەم دەنگ و ئاوازانە بەکاربێنێت و سوودیان لێ وەربگرێت. باشە بڵەکانم وەک گوتمان جا لە دەنگی ئامێرەکان ئێمە کۆمەڵێک دەنگ و ئاوازی تایبەتی ترمان هەیە کە لەلایەن سروشتەوە دروست دەبن، وەک دەنگی باران، وەک دەنگی خوڕەی ئاو، وەک دەنگی باڵندە و ئاژەڵەکان و دەنگی با. باشە وەک گوتمان ئاواز و دەنگە تایبەتیەکان مۆسیقا لەلایەن کۆمەڵێک ئامێرەوە دروست دەبن کە ئامێرەکانمان دابەشکە بەسەر سێ جۆردا: ئامێرە پێستەییەکان، ئامێرە ژێدارەکان و ئامێرە فودارەکان کە بۆ هەرێکیان کۆمەڵێک نمونەمان باس کرد و وتمان هەرێک لەو ئامێرانە تایبەتمەندی خۆی هەیە و هەرێکێک لەو ئامێرانە ئاوازێکی تایبەت بۆ خۆی دروست دەکات کە مرۆڤ چێژێکی زۆریان لێ وەردەگرێت. باشە گوڵەکانم، پاشان دەچینە لاپەڕەی دواتر. گوڵە جوانەکانم، لەم لاپەڕێماندا کۆمەڵێک وشە و واتامان هەیە کە وتمان بۆ هەر وانەیە ئێمە فێری کۆمەڵێک وشە و واتای نوێ دەبین. بەبزین لەم وانەیەماندا ئەو وشە و واتانە کامانن. یەکەمیان گۆرانی هەمومان دەزانین چییە؟ چیزیشی پێدەوترێت ستران، کاتە گۆرانی و ستران هاواتان یەکشتن. باشە گوڵەکانم، هاواتان. باشە وشەی دواترمان هەڵپەڕکێ چی دیکەشی پێدەوترێت؟ گۆڤەند. هەڵپەڕکێ ئەوەیە کاتێک گوێمان لە ئاواز و گۆرانێکی خۆش دەبێت، کۆمەڵێک سەما و دانسی تایبەت بە خۆمان هەیە لەناو کوردەواری چی پێدەوترێت؟ هەڵپەڕکێ. چی دیکەشی پێدەوترێت؟ گۆڤەند، کاتە گۆڤەند و هەڵپەڕکێ هاواتان. باشە وشەی دواترمان چییە؟ کات هەمومان ئەزانین چییە؟ کات شتێکی زۆر بە نرخە لە ژیانی هەرێکەماندا، چکە کات دووبارەی نییە. چی دیکەی پێدەوترێت؟ دەم، گاف، کە ئەمانە بە شێوەزارێکی تری زمانی کوردی پێیان دەوترێت. باشە واتە لەگەڵ کاتدا هاواتان. کات چی دیکەی پێدەوترێت؟ دەم. باشە وشەی دواترمان چییە؟ زەماوەند چی دیکەی پێدەوترێت؟ شاهی. زەماوەند دەتوانین ئاهەنگیشی پێ بڵێن. ئاهەنگ، زەماوەند، شایی، ئەمانە هەمووی یەکش دەگرێتەوە. باشە کۆتا وشەمان چییە؟ بەتەنیا چی دیکە پێدەوترێت؟ بەتەنیا واتە کەسێک کە بەتەنیا بێت. باشە بەتەنیا کەس بێت، شت بێت، واتە بەتەنها شتێک بێت. باشە گوڵەکانم، پاشان دێینە خوارەوەی لاپەڕەکەمان. لێرەدا ڕاهێنان و چالاکیمان هەیە، با پێکەوە بیانکەین. لە ڕاهێنانی یەکەمدا پێمان دەڵێت وەڵامی ئەم پرسیارانە بدەوە. باشە دوو پرسیاری لێکردن، پێکەوە پرسیارەکان دەخوێنینەوە و وەڵامیان دەدەینەوە. یەکەمیان دەڵێت دەف و تەپڵ بەچی لێ دەدرێت؟ شیرینەکان، دەف و تەپڵ یەکێک لەو ئامێرانی کە لە پێستی ئاژەڵەکان دروست دەکرێت، واتەیەکێک لە ئامێرە پێستەییەکان کە بەچی لێ دەدرێن؟ بە دەست لێ دەدرێن. ئەگەر لە ڤیدیۆیەکیان لە یوتیوبیدی بێتان ئامێری دەف و تەپڵ یەکێک لەو ئامێرانی کە بە دەست لێ دەدرێت. کاتە دەتوانین لە تەنیشتیدا وەڵامەکە بنووسین، دەنووسین بە دەست لێ دەدرێن. بەدەست لێ دەدرێن. باشە پرسیاری دووهەممان هەیە، دەڵێت شمشاڵ بەچی لێ دەدرێت؟ گوڵەکانم، شمشاڵ یەکێک بوو لە ئامێرە فودارەکان. وتمان بە فوو پێداکردن دەتوانین بیژەنین، لێ بدەین. فوو پێداکردنیش چۆن دەبێت؟ لە ڕێگەی دەمەوەیە، کاتە شمشاڵ بەچی لێ دەدرێت؟ بەدەم، کاتە دەتوانین بڵێن بەدەم. وەڵامەکەی چییە؟ بەدەم لێ دەدرێت. ئێوەش وەڵامەکەی لە تەنیشتی بنووسن. کاتە شمشاڵ یەکێک بوو لە ئامێرە فودارەکان و لە ڕێگەی دەمەوە لێ دەدرێت. باشە دوای ئەوە چیمان هەیە؟ چالاکیەکمان هەیە. لەم چالاکیەدا پێمان دەڵێت قوتابیژی بە یەکێک لە وشەکانی ناو لاکێشەکەی خوارەوە ئەم بۆشاییانە پڕ بکەرەوە. لێرەدا لاکێشەیەکمان هەیە، کۆمەڵێک وشەی تێدا نووسراوە. وشەکان چین؟ گیتار، شمشاڵ، مۆسیقا، خۆشی. پێمان دەڵێت هەرێک لەو ڕستانە بخوێنەوە بە پێی واتای ئەو ڕستەیە کام وشەیە گونجە لە ناو بۆشاییەکەدا دەینووسین. باشە یەکەمیان
بۆشایی لەگەڵ گۆرانی لێ دەدرێت. چیەکە لەگەڵ گۆرانیان لێ دەدرێت؟ بێگومان مۆسیقا. کەواتە لە بۆشایی یەکەمدا دەنووسین مۆسیقا. ئێوە ژۆکو من بینووسن. لەناو بۆشایی یەکەمدا دەنووسین مۆسیقا لەگەڵ گۆرانی لێ دەدرێت. باشە، دووهەمدانە بۆشایی ئامێرێکی ژێدارە. بۆشایی ئامێرێکی ژێدارە. لەناو لاکێشەکەدا دوو ئامێرمان هەیە، گیتارمان هەیە لەگەڵ شمشاو. کامیان ژێدارە؟ بێگومان باسمان کرد ئامێری گیتار یەکێکە لە ئامێرە ژێدارەکان. کەواتە لە بۆشایی دووەمدا دەنووسین گیتار. ئێوەش وەکو من بینووسن. لەناو بۆشایی دووەمدا دەنووسین چی؟ گیتار ئامێرێکی ژێدارە. باش. سێهەممان هەیە، سێهەم مۆسیقا بۆشایی دەخاتە دڵی مرۆڤەوە. وتمان مۆسیقا چی دەخاتە دڵی مرۆڤەوە؟ بێگومان خۆشی دەخاتە دڵی مرۆڤەوە. لێرەدا وشەی خۆشیمان هەیە کە دەیکەین لەناو بۆشایی سێمەوە. ئێوەش لەگەڵ دەستی من بینووسن. بەم شێوەیە بۆشایی سێم بە وشەی خۆشی پڕ دەکەینەوە. با پێکۆڕستەکە بخوێنینەوە جارێکی تر. مۆسیقا خۆشی دەخاتە دڵی مرۆڤەوە. باشە گوڵەکان. چوارەممان هەیە، چوارەم بۆشایی ئامێرێکی فودارە. چە وشەی ماوەتۆ لێرەدا؟ شمشاڵ. شمشاڵیش وتمان یەکێکە لە ئامێرە فودارەکان. کەواتە بۆشایی چوارە بە چی پڕ دەکەینەوە؟ بە وشەی شمشاڵ. بەم شێوەیە ئێوەش بینووسن گوڵەکانم. شمشاڵ. کەواتە لە بۆشایی چوارەمدا دەنووسین شمشاڵ. بەم شێوەیە گوڵەکانم. وانەی ئەوڕۆمان ئەوەندە بوو، بەو هیوام کە سوودتان لێ وەرگرتە بێت. بەڵام شێرینەکان پێشەوەی کە کۆتایی بەوانەکەمان بێنین، وەک دەزانم بۆ هەر وانێک ئێمە ئەرکی ماڵەوەمان هەیە. بۆ ئەم وانەیەشتان ئەرکی ماڵەوەی ئێوە ئەوەیە کە یەکجار وانەکە لەسەر دەفتەری ڕێنووسی کوردی بنووسنەوە و زیاتر لە 5 جار وانەکە بخوێننەوە. و هەرێک لە ئێوە چەند ئامێرێکی نوێ لەسەر دەفتەرەکەتان بنووسن کە من باسم نەکردبێ. وانەی ئەمڕۆمان تەواو بوو. هەتا وانەیەکی تر خواتان لەگەڵ.